ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی شۆڕای خانەنشینکراوانی ئێران بۆ پشتیوانی لە چوارژنی مەحکوم بە ئێعدام، برینداربوونی چوار کۆڵبەر لە سنووری نەوسود، تۆمارکردنی زۆرترین ڕێژەی نەخوێندەواری لە دوو پارێزگای کوردنشین، خۆپیشاندانی کوردانی بلژیک لە بەردەم باڵێزخانەی کۆماری ئیسلامی، ئوردمانی ڕۆژاوا و باشووری کوردستان لەلایەن تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان، مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەسار دژ بە سزای ئێعدام و ڕێگری هێز ئەمنیەتیەکان لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی دەی شەست لە خاوەرە. درێژەی هەواڵەکان. بەیانیەی شۆڕای خانەنشینکراوانی ئێران بۆ پشتیوانی لە چوارژنی مەحکوم بە ئێعدام. ڕۆژی هەینی 5 گەلاوێژ شۆڕای خانەنشینکراوانی کوردستان و ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەپاندنی سزای زیندانیان بەسەر شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە جارێکی دیکە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە ڕێگەی سەپاندنی تۆمەتی ناڕەوای بەغی بەسەر دووژنی تێکۆشەر و مەحکومکردنیان بە ئێعدام دەیەوێت کۆمەلگا چاوترسێن و دەنگی شۆڕشی ژنان کەپ بکات. خانەنشینکراوانی ئێران بۆ ڕزگارکردنی چوارژنی تێکۆشەر بەناوەکانی شەریفە محەممەدی، پاخشان عەزیزی، وریشە مورادی و نەسیم غوڵامی سیمیاری کە مەترسی لە سێدارەدانیان هەیە تێدەکۆشێت. لە بەیاننامەکەدا هاتووە بێخۆ نییە کە کۆماری ئیسلامی ئەو چوار چالاکوانەی بەئێعدام مەحکوم کردووە. ڕژیمی پەت و سێدارە دەیەوێت لەو ڕێگەیەوە تۆڵە لە ژنانی ئازا و یەکسانی خوازی ئێران بکاتەوە، بەڵام ئێمە ڕێگەیان پێنادەین و شۆڕش ئەکەین. برینداربوونی چوار کۆڵبەر لە سنووری نەوسود. ڕۆژی پێنجشەممە 4 گەلاوێژ 4 کۆڵبەر لە سنووری نەوسود پاش دەست بەسەربوون لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە لێدان و ئەشکەنجە بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی هەنگی مەرزی نەوسود بۆسەیان بۆ کۆڵبەران دانەوە و 4 کاسبکاری خەڵکی گوندی دەشەی سەر بە شارستانی پاوە بە ناوەکانی محەممەد، بێهروز، دڵیار و حیسام دەست بەسەر کراون. ئەو 4 کۆڵبەرە پاش دەست بەسەرکران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە سەختی ئەشکەنجە و بریندار کراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی ئەو 4 کۆڵبەرە لە بەردەستانیە. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە سەوڵاوە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی گوندی ژێواری سەر بە شاری سەوڵاوە بە ناوەکانی نەزیر و حسین ئاداک لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان ڕۆژی یەکشەممە 31 پوشپەر هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی حسین و نەزیر ئاداکیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. پاش 6 ڕۆژ بێسەر و شوێنبوونی ئەو دوو هاوڵاتیە بە دوواداچوونی بنەماڵەکانیان ئاکامێکی نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکانیان. ناڕوونی چارەنووسی ئێقباڵ ئەحمەدی مامۆستای زانکۆی خەڵکی مەریوان. ئێقباڵ ئەحمەدی مامۆستای زانکۆ و دانیشتووی شاری مەریوان زیاتر لە 8 مانگە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. ئێقباڵ ئەحمەدی تەمەن 35 ساڵ، خێزاندار، خوێندکاری دۆکتۆرای تەکنۆلۆژیای پەروەردە لە زانکۆی ئەلامەی تەباتەبایی و ئەندامی دامەزراوەی نیشتمانی نوخبەی ئێرانە. ئەو هاوڵاتیە کۆتایی مانگی خەرمانانی ساڵی ڕابردوو لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە بە بۆنەی هەندێک بیانووی بێبنەما لە کارەکەی دوورخرایەوە. کاتێک هێزەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ماڵی ئێقباڵ ئەحمەدی، هاوسەرەکەی دووگیان بووە و بەهۆی پاڵپێوەنانی لەلایەن سەرکوتگەرانی حکوومەتەوە منداڵەکەی لەبار چووە. ناوبراو دوای ئازاد بوون بۆ ماوەی 2 مانگ بە نەهێنی ژیاوە و کاتێک ویستویە لە سنووری ساوجی مەریوانە و وڵات بەجێبێڵێت دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی مەریوان گوازراوەتە. تۆمارکردنی زۆرترین ڕێژەی نەخوێندەواری لە دوو پارێزگای کوردنشین.
بەپێی ئامارە دەوڵەتیەکان پارێزگاکانی کوردستان، ئازەربایجانی غەربی و سیستان و بەلوچستان زۆرترین ئاماری نەخوێندەواریان لە ئێراندا هەیە. بەپێی ئەو راپۆرتە سێ پارێزگای تاران، سمنان و ئەلبورز بە 93% نرخی خوێندەواری زۆرترین ڕێژەی خوێندەواری تەمەن سەرووی 15 ساڵیان هەیە. ئەو لە حاڵێکدا کە نرخی خوێندەواری لە پارێزگای کوردستان و ئازەربایجانی غەربی نزیکەی 82% و سیستان و بەلوچستان 75%. هەروەها زۆرترین ڕێژەی دوورکەوتوان لە پرۆسەی خوێندن لە پارێزگای سیستان و بەلوچستان تۆمارکراوە و دۆخی قوتابیانی پارێزگاکانی کوردستان و ئازەربایجانی غەربیش ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بووە. خۆ پیشاندانی کوردانی بلژیک لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی 5 گەلاوێش کوردانی دانیشتووی وڵاتی بلژیک لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی لە شاری بڕۆکسل کۆبوونەوە. کوردانی بەشدار لەو کۆبوونەوەیە بە بەدەستەوە گرتنی وێنەی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و وریشە مورادی سەپاندنی سزای ئێعدامیان بەسەر ئەو سێ چالاکوانە بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاست پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ. بردومانی ڕۆژاوا و باشووری کوردستان لەلایەن تورکیا. بەیانی ڕۆژی هەینی 5 گەلاوێژی 1403 فڕۆکەکانی ئارتەشی تورکیا و تۆپخانەی بەکرێگیراوە ئیسلامگەراکانی سەر بەو وڵاتە گوندەکانی دەوروبەری ئافرین و ناوچە شاخاویەکانی ئامێدیان بردومان کرد. بەپێی راپۆرتەکان تۆپخانەکانی ئارتەشی تورکیا 15 گوندیان لە دەوروبەری شاری ئافرین و ناوچەی شەهبە بەچڕی بردومان کردووە، بەڵام هێشتا ڕێژەی زیانەکانی نەزاندراوە. لەلایەکی دیکەوە ناوچە شاخاویەکانی شاری ئامێدی لە هەرێمی کوردستان لەلایەن فڕۆکەکانی تورکیەوە بردومان کراوە و ئاگرێکی گەورە لە دارستانەکانی ناوچەکە کەوتووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی 5 گەلاوێش کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسەنۆلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕە پارەی لە ساڵانی ڕابردوو کە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوو. ناڕزاتی کرێکارانی ڕێگەی ئاسنی سیستان و بەلوچستان. ڕۆژی هەینی 15 گەلاوێش کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی میرجاوە لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ئاستۆخی خراپی پیشەیی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران، میرجاوە یەکێک لە بێبەشترین ناوچەکانی ئێرانە کە کەشوهەوایەکی گەرم و خراپی هەیە. کرێکارانی ڕێگەی ئاسن بە کەمترین ئیمکانات لە سەختترین دۆخدا کار دەکەن، بەڵام لە مەزایای کاری بێبەری. بە پێی زانیاریەکان قەراردادی کرێکارانی ڕێگەی ئاسنی سیستان و بەلوچستان 45 ڕۆژە یان 3 مانگەیە و ڕێژەی هەقدەستەکانیان لە 15 بۆ 16 ملیۆن تمەنی تێژ ناپەڕێت. کرێکارانی بەشدار لەو ناڕزایەتیە خوازیاری پێدانی پاداشت و سەختی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکان لە کاتیەوە بۆ هەمیشەیی بوو. مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەسار دژ بە سزای ئێدام. ڕۆژی هەینی 5 گەلاوێش بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج هاوشێوەی بەندکراوانی زیندانی ئەڤین پاشمانگرتن لە نێو مەحوەتەی بەندیخانە بە وتنەوەی دروش پشتیوانی خۆیان لە پەخشان عەزیزی نیشاندا. بە وتەی بەندکراوانی مانگرت و ڕژیمی پەت و سێدارە لە ماوەی 4 ڕۆژدا 18 کەسی لە سێدارەداوە. ڕۆژی سێشەممە 7 کەس ئێعدام کراون کە 3 کەسیان ژن بوو. هەموو ئەوانە نیشانەی دژایەتی بەرینی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنانی کۆمەڵگایە. لەگەڵ دەنگی بەرزی ناڕزایەتی بەندکراوانی زیندانی ئەڤین زانیمان کە پەخشان عەزیزی بە تۆمەتی بێبنەمای بەغی بە ئێعدام مەحکوم کراوە. هەروەها هەواڵی گواستنەوەی دەبندکراوی مەحکوم بە ئێعدام بۆ بەندی تاکە کەسیشمان پێگەیشتووە بە لە سێدارەدانی کامران شێخا
بە تەواوی تێکچوون. تەنیا ڕێگەی کۆتایی هاوردن بە سزای ئێعدام خەبات دژی کۆماری ئیسلامی و پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و مەدەنیە. هەر بەو بۆنەوە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی زیندانی ئەبین بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی تێدەکۆشین. ڕێگری هێزە ئەمنیەتیەکان لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی دەی 60 لە خاوەران. ڕۆژی هەینی 5 گەلاوێژ کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی سیاسی ئێعدامکراوی دەی 60 سەردانی گۆڕستانی خاوەرانیان کرد، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕێگریان لێکرا. ڕۆژی هەینی هاوکات لەگەڵ ساڵڕۆژی کۆمەڵ کوشکردنی بەندکراوانی سیاسی دەی 60 بنەماڵە دادخوازەکانی خاوەران بە مەبەستی ڕێزلێنان لە بیرەوەری قوربانیانی سەرکوتی ڕژیم سەردانی گۆڕستانیان کرد، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕێگریان لێکرا و ناچار بوون تاجا گوڵینەکانیان لە بەردەم دەرگای ئەو ئارامستانەدا دابنێن. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی دەیان پەنابەر لە کەناراوەکانی یەمەن و موریتانی. لە دوو ڕۆژی ڕابردوودا بەهۆی وەرگەڕانی بەلەمی پەنابەران لە کەناراوەکانی یەمەن و موریتانی دەیان کۆچبەر گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بێسەر و شوێن بوون. لە ڕووداوی یەکەمدا بەلەمێک لە کەناراوەکانی یەمەن وەرگەڕاو بۆ هۆیەوە 41 کەس گیانیان لەدەستاوە و تەنیا 4 کەس ڕزگار کراون. هەروەها بەلەمی هەڵگری کۆچبەرانی ئەفریقایی لە کەناراوەکانی موریتانی بەهۆی خراپی کەش و هەوا نوقمی ئاو بووە و لە ئەکامیەوە ڕووداوەدا 15 پەنابەر گیانیان لەدەستاوە و 190 کەسی دیکەش بێسەر و شوێن بوو. بەڵێ ئازانی خۆشەویستان گەشتیاڵەکانی سەرلەبیانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.